هاوشێوەی بەشێک لە قوتابخانە و خوێندنگاکانی سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین بایکۆتی هۆڵەکانی خوێندن لە بەشێک لە ناوەندەکانی خوێندن لە سەنتەری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری بەردەوامی هەیە. مامۆستایانیش ڕای دەگەێنن بەم هەموو کێشە و گرفتە ئێستاوە ناتوانن بچنەوە ناوەندەکانی خوێندن. ئێمەش بڕیاری بایکۆتماندا بۆ داواکردنی مافەکانی خۆمان کە فەوتانی ئەو موچە زۆرەی ئێمە بۆ ئێستش یعنی من خۆم ئەم ساڵەوەی کەبیرم لێ کردوێتەوە بۆ هەموو موچەی کە پێم دراوە لە ماوەی ساڵێکە ئەم موچەی 3 مانگم پێ دراوە کە پێشتر وەرمەگرت و دڵنیاش مامۆستایان لەمە خۆش نابن حەقوای هەمویان بێنە سەر شەقام و داوای مافی ڕای خۆیان لەم حکوومەتە بکەن کە هیچی بەسەر هیچەوە نەماوە. بەشێکی تریش لە ناوەندەکانی خوێندن لەسەر دەوامی یاسایی خۆیان بەردەوامن و مامۆستایانی ئەو ناوەندانە ڕای دەگەێنن لەلای ئەوان شتێک نەماوە بە ناوی حکوومەتەوە تاکو و بایکۆتی هۆڵەکانی خوێندن بکەن و داواکاریان هەبێت. بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵیش دەڵێت تا ئێستا و بە فەرمی هیچ نووسراوێکیان بەدەست نەگەیشتووە سەبارەت بە سزادانی ئەو مامۆستایانەی بایکۆتیان کردووە. بەرەو 3 ساڵە ڕاکە ئەم زوڵمە لە فەرمانبەر بە بەردەوامی هەرماوەتەوە. من خۆم بۆ مامۆستایەکە 22 ساڵە مامۆستام تا ئێستا 22 ملیۆن و 300 هەزارم لە لای حکوومەت پاشەکەوتە. ئایا ئەم پارەیە چیە زەمانەتی ئەوەکە کە جارێکی تر بدرێتەوە بە ئێمە؟ ئیتر وەڵی مامۆستا تیا ماوە نازانێت چی بکە دەوام بکە مناڵی خەڵک هەمووی تووشی زەرەر بووە دەوامەکە خۆی چی بکە ماڵ مناڵی خۆی بەچی بژێنێ نازانین چی بکەین. ئەوەی کە کەمتر خەمە حکوومەتە حکوومەت کوا هەیە گەر حکوومەت هەبووایە ئەبووایە مشوریشی ئەم هەموو خەڵکی بخواردایە مناڵی خەڵک هەمووی پەچی کەوت مناڵی خەڵک ئەوەی کە لە 6 بوو هەمووی کەوت. پارەکە هەموو وەکو یەک بووین یەک حاڵمان هەبوو بەڵام ئێستا لێرە و لێوێ بۆ نمونە لە ناو سەنتەری قەزای چەمچەماڵ تەنها یەک قوتابخانە ئەو قوتابخانەش تەنها یەک دەوامی یەکەمیە ئاسایە دەوامی دومی بایکۆتەکە. یعنی ئەمە کێشەیەکی یەکجار گەورەیە کە مەسەن لە قوتابخانەیەک دەوام زۆر بە ئاسایی ئەڕات و منهەجتاوە دەبێت و لە خوێندنگەیەکی تر بە پێچەوانەوە. من پێم باشە سەنگەر بڕیارێک هەبێ یاخودەوە تاگەر کۆدەنگیەک هەبێ لەسەر بایکۆت هەموو بێکەوە بایکۆت بکەین. ئەگەر کۆدەنگیەکیش نییە ئەگەر ئەوتە بڕیار نییە کە بایکۆت بکرێ بە بایکۆتکردنی 6 مامۆستا من باوەڕ ناکەم. ئێستا ئەگەر 6 مامۆسای لە قوتابخانەیەک بایکۆت بکەن بەڕایەوە جوێ لێگیرێت بە دڵنیایەوە نەخێر. ماوەی 3 ساڵە و لەگەڵکردنەوەی دەرگای ناوەندەکانی خوێندندا بەشێک لە مامۆستایان لە ناوچە جیاجیەکانی هەرێم بۆ بەدەستهێنانی مافەکانیان بایکۆتی وەڵەکانی خوێندن دەکەن. تا ئێستش هیچ ئاسوەیەکی ڕوون بەدی ناکرێت بۆ چاکردنی بژێوی ژیانی مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.